شاسوار عەبدولواحید چۆن و بۆچی دەستگیر کرا؟ لە نێوان شاسوار عەبدولواحید و هێزە ئەمنیەکە چی ڕوویدا؟ کاتژمێر 9 شەوی ڕابردوو لە ناو گوندی ئەڵمانی شوێنی مانەوەی شاسوار عەبدولواحید هەست بە جموجۆڵی نەئاسایی هێزی ئەمنی دەکرا. تاک ئۆتۆمبیلی هێزە ئەمنیەکان بەدی دەکران. سەرەتا چەند ئۆتۆمبیلێک بەجیا دێنە ناو پرۆژەکە و هەریەکێکیان لە شوێنێک جێگیر دەکرێت. لە شێوەی مەفرەزەدا پشکنین بۆ ئۆتۆمبیل دەکەن و پرسیار لە شۆفێرەکان دەکەن. دواتر سەرجەم دەروازە و ڕێگاکانی هاتن و چوونە دەرەوەی گوندی ئەڵمانی دەگیرێت. جیا لەوەش بەردەم دەرگای کەناڵی NRT دەگیرێت تا ئاگاداری دەستگیرکردنەکەی نەبن. دواتر هێزەکە کە لە هێزێکی هاوبەشی پۆلیس و ئاسایش پێکات بوون دەچنە ماڵی شاسوار عەبدولواحید، بەڵام لەو کاتەدا لە ماڵەکەی نابێت. هەر بۆیە هێزەکە ڕوودەکەنە شوێنی دووەمی مانەوەی شاسوار عەبدولواحید کە پێی دەوترێت کۆشک و لەوێ ڕاستەوخۆ دەستگیری دەکەن. دەوترێت کاتی دەستگیرکردنەکەی دەمەبۆڵە و شەڕەقسە لە نێوان هێزە ئەمنیەکە و شاسوار عەبدولواحید ڕووی داوە، بەڵام نازانرێت چی بووە. دواتر شاسوار عەبدولواحید دەگوازرێتەوە بۆ پۆلیسی سلێمانی و لەوێشەوە بۆ بنکەیەکی تایبەتی ڕاگرتن لە ناو فەرماندەیی لە ڕاپەڕین. شاسوار عەبدولواحید وەک دادگای سلێمانی ڕایگەاندووە سزای 6 مانگ زیندانی بەسەردا سەپێنراوە. هێشتا ڕوون نییە ئایا چانە لە حکومەکەی دەگیرێت یان سزا 6 مانگیەکەی بەسەر دەبات و تا دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و ساڵی نوێ لە ناو زینداندا دەمێنێتەوە. سزاکەی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ لەسەر چەند دۆسیەیەکە کە یەکێکیان دۆسیەی هەڕەشەکردنە لە شادی نەوزادی پەرلەمانتاری پێشووینەوەی نوێ، لەگەڵ دۆسیە سکاڵایەکی دیکە کە هێشتا نازانرێت وردەکاریەکەی چییە.